ئامانجی سەرەکی من بۆ ئەم کارە لە خاڵێکەوە دەست پێەکە ئەوی ژەوەیەکە ئێمە کوردین پێویستە هەمومان پێکەوە دەست بخێن ناو دەستێک بۆ پاراستنی کیانی کوردی و ژیانی کوردی و ئینسانی کوردی ئەوەی کە ئێستا گوزەرە لە ڕۆژاوای کوردستان بە قیادەی فاشیەت بە قیادەی دڕندەکانی ئەردۆغان و هێزی دووەمی ناتۆ کە هێرشێکی زۆر دڕندانەی بێمانە کراوەتە سەرگەلی کورد لەوێ کە هیچ پاساوێک نییە بۆ ئەو هێرشاکرێ ئیلا جینۆسایدکردنی گەلی کورد و لە ڕێگ و ڕیشە دەرهێنانی گەلی کورد بۆ ئێمەش لێرەوانێ ئاگرم بەردایە ئەو کاڵانەی کە پێشتر هێمناونەتە ئێرە لە وڵاتی تورکیاوە کە بۆ خۆم 4 ساڵی ڕێکە بایکۆتی کاڵای تورکیم کردووە و هاتوچۆ سەفەریشم بۆ تورکیا وەستاندۆ بە هەموو شوێک ئێستا بۆ تازەکردنەوەی ئەو پەیمانم بڕێک لەو کاڵیانەی کەماون هەندێکیانم هێناوەتە ئێرە کە بڕەکەی تقریبان بای 2000 دلارێک دەبێ بەبەرچاوی ئێوە سووتاندومە شێوازێکی تازەتر لەو بایکۆتە با بڵێن ئەبێت پشگیری ڕۆژاوە بکەین پشگیری شەڕەوانان بکەین پشگیری گەلی خۆمان بکەین دژی ئەو فاشەتەکە ئێستا هەیە ئەم هەڵوێستا ئەبێ نەک ئێستا بێ پێشتری شەبوو بێ ئەگەر بە شێوەی ئەمە نەبوو بێ کە بایکۆت کرابێ بە شێوەی تری شەبوو بێ بەڵام ئێستا گرنگە فراوانتر و گەورەتر بکرێ و ئیدامەیەکی درێژخایانەی هەبێ لە پێنایەوەی کە ئابووری تورکیا تێک بشکێنین ئەگەر بێت و ئەو پەیمانەی خەڵکە داوێتی ئێستا لە کەناڵەکانەوە دەردەکەوێت و ئەوانە دەنگێکی گرتووی جەماوەری هەیە هیوادارم حیزب کوردستانەکانش پشتگیری لەوە بکەن حکومەت یاریمیش پشتگیری لێ بکات هاوکاری خەڵک بن بۆ ئەو بایکۆتەوە بێت کاریگەرێکی زۆر ئیجابی لەسەر ئەوە هەبێت کە تورکیا تێک بشکێنێ لە ڕووی ئابووریوانێ و بایکۆتی ئەو کارە بازرگانیانە بێنین کە لەگەڵ تورکیا دەکرێت